سپاس پێشەکی پیرۆزبایی یادی دروستبوونی کۆماری کوردستان لە هەموو خەڵکی کوردستان و چوارپارتەی کوردستان بە تایبەت خەڵکی خۆڕاگر و خەڵکی خەباتجێڕی یادگاری کۆمار خەڵکی سابڵاغ دەکەم. ئەو لەو ڕۆدا ڕۆژێکی مێژوویە، دەو ڕۆدا ڕۆڵەکانی کورد گەیشتنە ئەو قەناعەتەی لە سابڵاغێکە چوارچێوەیەکی سیاسی بۆ خۆیان ئیعلام بکەن و ئەو بوو کە کۆماری کوردستانیان ئیعلان کرد لە چوارچرای سابڵاغێ لە ناو شاری سابڵاغ. و ئەمە دەبێت یەک دانیشتمان لەبیر بێ کە هێژمۆنی کۆمەڵی ژێکاف کە 4 ساڵ بوو دێفاکتۆیەک بوو لە ناوچەی موکریان و ناوچەی شکاکان. حقیقەتێک ئەوەیە کە من زۆر جار باسیەوەی دەکەم کە حەق نییە بڵین کۆمار 11 مانگ بوو. پێش ئەو 11 مانگەش کۆمەڵی ژێکاف هەوری شەبەحی ژێکاف بەسەر هەموو ناوچەی موکریان و شکاکان و ڕزایەدا بەربڵاو بوو و خەڵک لەژێر هێژمۆنی ژێکافدا گوزەرانیان دەکردوە. خەڵک تقریبەن حکوومەتێکی خۆجێیی دیفاکتۆ بە دژی دەسەڵاتی شای ئێرانێ لەو ناوچانە حکوومەتی دەکرد. ئەم پێم زوڵمە بڵێن وڵا کۆماری مەهاباد 11 مانگی حکوم کرد. کۆماری مەهاباد کە تەشکیلەکەی لە پایە و ئەساسی کۆمەڵی ژێکافەوە دروست بوو یاتر لە 4 ساڵ بوو ئەو دمیکە لە دوو ڕێبەندانی 1324 شەمسیدا ئیعلان کرا لە چوارچرای مەهاباد. زیاتر لە 4 ساڵ نزیک 5 ساڵ بوو هێژمۆنی و شەبەح و هەوری ژێکاف لە تەسەلوتی هەبوو بەسەر خەڵکدا و خەڵک ڕسپێکتێکی یەکجار زۆریان هەبوو و خەڵک تەنانە دیوا هەبوو لی دەترسا ئاغاوەت و پیاوی خراپوانە کەس نەیدەوێرا پیا و خراپی بکە. کۆمەڵک ئاغاوەت و کۆمەڵک عەشایر و شتیوا دەچوون لە بنەوە چونکە بۆشایی دەسەڵاتە بوو لە ناوچەی موکریان. وەختێک سۆڤێت سەرەوەی ئێرانی داگیر کردوە تا نزیک مەهاباد هات و ئینگلیس و ئەمریکا لە خوارەوە لە جنوبەوە هاتن ئێرانیان داگیر کرد. فەزایەکی بۆشایەکی دەسەڵات لە نێوانی ئەمریکا و ئینگلیس لە خوارەوە ڕاو و سۆڤێت دەسەرەوە ڕاپەیدا بوو کە ئەو ناوچەی موکریانە بەشێک لەو ناوچانە بوون کە نەدەسەڵاتی کەسی تێدا نەبوو. بەڵام سۆڤێتەکان پێشتر هاتبوون و بۆ بە بیانووی ئەسب کڕین و بە بیانووی جۆ کڕین بۆ وڵاغەکانیان و بۆوانە کۆمەڵێک ئەویان هەبوو، کۆمەڵێک هاتوچۆیان هەبوو لەوە کۆمەڵێک خەڵکانی ناوچەکەیان دەناسی. بەڵام حقیقەتێک هەیە کە کۆمەڵی ژێکاف کە لە 1942 دروست بووە شوعبە و ڕێکخراوی هەبوو لە باشووری کوردستان و لە زۆر جێگای کوردستان. تەنانە دیچووک و مامۆستا برای مەحمەد خۆی بە نوێنەری بە سەرکردەی ژێکاف دەزانی لە باشووری کوردستان. ئەمە گەیشتە ئەوەی کە بە نوعێک لاساکەرەوەی کە فیرقەی ئازەربایجان لە تەورێس بە پاڵپێوەنانی میرباقرۆف کە سەرۆک کۆماری ئازەربایجانی سۆڤێت بوو ئەوانی شاتن لە تەورێز کۆماری فیرقەی ئازەربایجان و کۆماری ئازەربایجانیان دروست کرد. ئەوە بوو کە کوردەکان لە مەهاباد هەر بەو پاڵپێوەنانە دوان نەکەوتن و گوێیان نەدا بە دروشمەکانی ژێکافی کە ئێمە دەست بۆ چەک و بەدەست بۆ ئەوە نابین هەتا کوونێ زەمینەی میلەت و ئەوانە ئامادە نەبێت و میلەتەکەمان بەوە بارگاوی نەکەین کە دەبێت بە هیزر و فکر و بە تێڕوانیەکی تەواو پۆڵاینەوە بەرەو ئەوە بچین. بە هەر حاڵ تۆزێک زوودرەز بوو، زۆزێک زووتر بوو لە دایک بوو ئەو کۆمارە و ئەو کۆمارە هەر بە هۆی زۆر هۆکارانەوە کە میلەت ئامادە نەبوو، کە خەڵکیان بۆ ئامادە نەکرد بوو، کە سپایان بۆ دروست نەکرد بوو، کە خەڵک ئێستا پەروەردە نەبوو تا تەواوی ئەم شاری سابڵاغ و موکریان تاقەیەک مهندسی تێدا بوو، تاقەیەک لیسانسی تێدا بوو کە وەزارەتیان دروست دەکرد. چاوەڕ مەحتەلی ئەوەی بوون کە 2 نەفەر باستەوات ببینەوە، ینی ئەو پەڕی باستەواتیەکە تا سێومی سیکل بوو، سێی متەوەسیتە بوو. بۆیە ژێکافتی کورد دەبێ خۆمان ئامادە بکەین، دەبێ وان خۆمان ئامادە بکەین کە هەستی نەتەوایەتی دەنێ و تاک بە تاکی میلەتی کووردا بجوڵێنین، پەروەردەی بکەین، جا ئەو دەمی دەست بۆ شتی گەورە بەرین. بەداخەوە ئەوە ڕووی نەدا و بەهۆی شەڕی عالەمی دووەمەوە کە ئینگلیس زەختی دەکرد و قەوام السەڵتەنە لە تارانێ
هەروەتر بێدەسەڵات ما بۆ سۆڤێت دەستەرەوە هات بوو تەداخلی دەکرد دەی هەویست ئازەربایجانی ئێرانیش متصل بکاتەوە وەسڵ بکاتەوە بە ئازەربایجانی سۆڤێت و ئازەربایجانێکی گەورە دروستکەن ئەو خاڵانیان هەبوو ئەوە بوو کە مەهاباد جوێی نەدا بە ئازەربایجان و کوتی کاکە ئێوە حکوومەتی خۆتان هەیە ئەمەش حکوومەتی خۆمان دروست دەکەین و ئەو حکوومەتە زۆر 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 بە ناقیسی لەدایک بوو و هەرواش بوو کە دوای 11 مانگان دەبینین کە جوانەمەرگ بوو و لە ڕۆژی جوانەمەرگبوونیشیدا بەڕاستی ئەو کەسانەی کە دەهاتن فشەفشیان دەکرد و ڕێژە دەڕۆیشتن لە ناو شاری ساوڵاغێدا و ئەو عەشایرانە بە سواری وڵاو و بە تفەنگ لە شاون و ئەوانە هیچ نەبوو هەمویان ون بوون بە یەک سەعاتی و قازی لە محەممەد لە مزگەوتی حەباساغای ئیعلانی کرد کە ئێمە مقاومەت ناکەین و ئێمە خێنی ناڕژین و ئێمە نامانەوێت شارەکەمان وەک تەورێس لە ناو بچێت و ئێمە نامانەوێت خەڵکی شارەکەمان ئەمن مەسوولی خەڵکی شارەکەمم و خەڵکی شارەکەمان وەکو تەورێس قەتڵی عام بکرێت چونکە قەتڵی عامێکی زۆری کردبوو ئەفسەرانی سوپابوودەکانی شای لە تەورێز و لە ئەو ڕێگای کە هاتوون ئازەربایجانی ئێرانیان گرفەوە بۆیە بە هەموو بە کۆی دەنگ لە خەڵکێکی عەشایر و خەڵکێکی دوکاندار و خەڵکێکی بازاڕی لە ناو مزگەوتیە وەکو کۆبوونەوەیەک وەکو کۆنگرەیەکی خەڵکی هەر بە هات و هاوار ئێلانیان کرد کە ئێمە مقاومەت ناکەین و وترەوە بووکە چوون بەرەو پیری سەرهەنگ هومایونی یا سەرهەنگە یا سەرگوردە نازانم لە بیرم نەماوە و کوتیان کاکە وەرە بەبێ خێن وەرە شارەکە تەسلیم دەکەنەوە بوو کە ئەرتەشی ئێرانە بەبێ خێن ڕشتن بەبێ هیچ مقاومەتێک هاتنەوە ناو شاری و ئەوزار پاش هەفتەیەکی قازی و سەیف و دواتریش 4 ڕۆژ دواتر سەدر برای قازی کە نوێنەری مەهاباد بوو لە مەجلیسی شوڕای ئیسلامی مەجلیسی شوڕای میلی ئێرانی لە تارانەیە و لەگەڵ قەوام سەلتەنە ڕابطەیەکی زۆر باشی و سەرۆکوەزیرانی ئێران هات ئەویشیان گرت ئەویشیان قۆڵبەست کرد و هاتنەوە هەرسێکیان لە پادگانی سابلاغێ لە زیندان هاویشت ئەوەی کە بەڕاستی 11 مانگ بوو بەڵام دەبێت ئەومان لەبیر بێت کە کۆمەڵێک دەستکەوتی زۆر باشیان هەبوو مەسەنیەکێک لەو دەستکەوتانە هەرچەند زۆربەی ئەو دەستکەوتانێک کە من ئێستا باسی دەکەم لە سەردەمی ژێکافەوە دەستی پێکرد بوو و ئەمە بیر و باوەڕی ژێکاو بوو کە کوردایەتی و بە کوردایەتی و بە خوێندنی کوردی و بە زمانی کوردی و بە ئەلفوبەی کوردی دەوێت نەوەکانمان پەروەردە بکەین و ئەوە لە ساڵی 1942ەوە 1320 چەندەوە ئاسی و هەشت و ئەوانەوە دەستی پێکرد بوو کار و کچالاکیەکانی ژێکاف ئەمە دەستکەوتی زۆر باشی هەبووە مەسەلەن لە باری ژنانەوە چەندین ژن ئیجازەی وایان پێدراوە کە لە ڕۆژی دوی ڕێبەندان ڕۆژی ئێعلانی جمهوریدا ئەوان نوتقیان هەبێ ئەوان قسان بکەن و هەروەتر مەرەسەیان بۆ داناون و چەندین مەرەسەی دیکە کراوەتەوە و کچانی ساوڵاغێ بۆیان هەبوو بچن دەرس بخێنن کە ئەو دەمی ئەسەن ئەوە مۆد نەبوو ئەسەنەوە باو نەبوو بەڵام دە سابلاغێ کچانێکی زۆر مەسەرەن خەڵکی وای لێ پەیدا بوو کە بوون بە مامۆستا دواتر بوون بە مامۆستای مەکتەبەکانی کچان و هەروەتر لەباری زمان و لەباری ڕۆژنامەگەریەوە ڕۆژانە ڕۆژنامەی کوردستان لە چاپخانەی سابلاغێ دەرچووە و خەڵک مشتاق بوو کە ڕۆژنامەی کوردستان بە زمانی کوردی بخێنێتەوە و ستافێکی زۆر باشی هەبووە لەوە زیاتر خەڵکیان فێری ئەوە کردووە کە مەشق بکەن مەشقی عەسکەری بکەن مەشقی ئەوە بکەن و هەروەتر خەڵک فێری ئەوە بۆ کەم وشە فارسیەکان لە تێکستی کوردی دەرهاوێن و هەموو ڕۆژێ لە ڕۆژنامەی کوردستان کە ڕۆژانە دەرچووە لیستێکی وشەی خارجی و وشەی فارسیان نووسیوە کە بە جێگای وان کوردیەکەیان داناوە و زۆر شتی دیکە بەڕاستی بەڵام ئەوەی کە ژێکاف دەیهەویست ئەوە نەبوو کە لەو 11 مانگەیدا ڕوویدا حقیقەتێک هەیە دەبێت فرامۆشی نەکەین لەو 11 مانگەیدا زۆربەی دەرەبەگەکان ئاغاوەتەکان
جێگای کوڕەفەقیر و وردە بورژواژیەکانی وردە بورژوازیەکانی ژێکافیان گرتەوە و سەرانی ژێکاف وەلاندران و سەرۆک وەزیران بوو بە بابە شێخ و بوو بە قاسم ئاغا و بوو بە ئیسماعیل ئاغا و بوو بە هەمووی ئاغا کە زۆربەیان ئەوانە کۆمەڵێک دێبووکری ئاغاوەتی دێبووکری ئاغاوەتی دەوروبەری سابڵاغێ شکاکان ئەوانە هاتن بوون بەکاربەدەست لە کۆماری مەهاباد. ئەمە یەکێک لە زوحفە گەورەکانی بوو کە ئەوان دەیانزانی ژێکافیەکان دەیانزانی ئەو توێژێک کە ئەوڕۆ لە کاردان ئەو توێژێک کە ئەوڕۆ کاربەدەستن پیاوی مقاومە نین. ئەوانە لە بنەوە لە ناوچی تەڵەی ماست و لە ناو کوپەی پەنیر و ئەوانەدا نامەیان بۆ کاربەدەستانی شای لە سەقز و سنە و میانداوێ دەنار کە بابە ئێمە لەگەڵ ئێوەین، ئێمە لێرەین مەجبورین لێرەین، بەڵام ئێوە لەسەرمە حیساب بکەن، ئێمە پیاوی ئێوەین. ینی ئەمە یەکێک لە دیاردەنا حەزەکانی بوو کە بەداخەوە هیچ کارێک نەکرا لەگەڵ ئەوەی کە جەنابی قازی محەممەد و کاربەدەستانی کۆمار دەبوو زانی بایان کە ئەو توێژەی کە ئەوڕۆ لە سەرکارن ئەو ڕۆحاتونە ناو جەرجی حکوومەتی کۆماری کوردستان ئەو توێژەنین کە بتوانن دوا ڕۆژ ببن بە ماڵ بۆ میلەتی کورد، ئەو توێژەن کە فقط و فقط دەفکری بەرژەوەندی شرفانی خۆیاندان، دەفکری پەرەپێدانی زەمین و حاصلی ساڵانەی خۆیاندان، مەڕوو ماڵاتی خۆیاندان و ئەوانە ئەو کوردایەتی کە ژێکاف بە تەماب و پەروەردەی میلەتی پێپەروەردە بکە ئەوانە زۆر لەوەی دوورن. بەداخەوە هەر ئەوەشی لێ هاتەوە کە لە دوای 11 مانگان ئەرتەشی شای هاتەوە ناو شار و شارەکەی گرتەوە و دواتر هەر سێ قازێکەشی دوای 3-4 مانگان ئایدی لە خاکە لێوە و لەوانەدا ساڵی دواتر ئێعدام کران، زۆر بە ناجوامێری، زۆر بە ناحەزی کە هەرچەند وعدیان دابوو، خەوام وعدی دابوو بە سەدری قازی برای قازی محەممەدی کە ئێمە کارمان بە ئێوە نابێت، ئێوە مێڵن خوێن برژێ مێ مقاومەت مەکەن، ئێوە هەروە خۆتان دێڵینەوە. بەڵام ئەو وعدەشیان نەبەردەستەریە، نەتەنیا ئەو سێ قازیان ئەعدام کرد، کۆمەڵک ئەفسەری زۆر جوامێر کە بەداخەوە ناویان زۆر کەم دیارە وەکو نەغەدایان و وەکو یەک دوویەکی دیکە لە ئەوانیشانی ئەعدام کردواتر و زیاتر لە 9 جوامێری خەڵکی سەقز کە ماڵی فاروقەکان و فەیزوڵڵا بەجیەکان و ئەوانە بوون، ئەوانیشانی ئەعدام کرد. تەنانەت ماڵی فەیزوڵڵا بەجی 3 کوڕیان پێکەوە شەهیدکردنەوە نردیانەوە بۆ حەوشەی ماڵی دایکی و ئەو کارە ساتانەیان کرد لە سەقز و لە مەهاباد و لە یەک دوو ناوچەی دیکە. بەڵام ئەوەی کە لە تەورێزیە کردیان بەهۆی وەیەوە کە قازی بۆ خۆی چوو خۆی کردە سپەری میلەتەکەی، کوتی هەرچی ئەم کراوە ئەمن کردومە و میلەت بێگوناحە و جمهوری خەتای من بۆ ئەو جورەشتانە ئەو مەهاباد تا ڕادەیەکی زۆر هەر ئەو 4-5 ئەعدامەی لێ دەرچێ پارێزرا. بەڵام دوایوی کۆمەڵێک زۆر خەڵکی باسابیقە و بە مێژووی ژێکافەوە هاتنە گرتن لە دوور خرانەوە بۆ زیندانە دوورەکانی ئێرانە و هیوا بوو 9 ساڵ 11 ساڵ لە زینداندا بوو، ئەوانەیان کرد و دوای ئەوەش حکوومەتێکی ڕەشی پەهلەوی باڵی بەسەر هەموو ئێران و بە تایبەت بەسەر ناوچەی موکریاندا و بەسەر شارەکانی موکریاندا کێشا و ئەوە بوو کە دەورانێکی ئەنگوستە چاوی تاریک دروست بوو. بەڵام زۆری نەخایان دیسانەکانە ساڵی 46-47 67 و 68 دیسانەکانە بە سەرکردایەتی کاکسماری شەریزادە و کاک سولەیمانی موعینی و ئەو توێژە خەڵکە مەلا ئاوارە دیسان شۆڕشێک دروست بوو کە بەداخەوە ئەوەش بەهۆی شۆڕشی ئەیلول بە سەرکردایەتی مستەفای بارزانی ئەوانەش زۆربیان تەحویل درانەوە و کوژران و تەسلیم بوونەوە. زۆر باشە مامۆستا، لە ئەم بارودۆخەی ئێستای کە کورتایەتی چۆن بتوانن لە ئەزمونەکانی کۆماری کوردستان ئەزمونەکانیان بەکار بهێنن بۆ ئەوەی کە سەرکەوتووتر بن. یەکجار سادەیە هیچێ زۆر سادەیە. ئەزمموی کۆماری کوردستان تەنانەت ئەزمموی ئازەربایجانی ئێرانیش، ئەزمموی شۆڕشی ئەیلول، ئەزمموی ئەو 33 ساڵی حکوومەتی خۆزەیی دفاکتۆی هەرێمی کوردستانیش یەکجار دەرسی گەورەی تێدایە کە ئەوڕۆ دەتوان بەکاری بێن. بەڵام هەیقەتەوەیە سەرانی ئەو ڕۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو فکریان نییە، ئەو دڵسۆزیان نییە بۆ
هەرێمی کوردستان و بۆ کۆمەڵانی خەڵکی ئەنفال دیدە و کیمیاباران دیدە ئەسڵەن دوو دانە تایفەی زۆر گەورە بە تایبەت بنەماڵەی بارزانی تەنیا و تەنیا دەفکری خۆپێگەیاندن و سەروەت و سامانی ئەو میلەتە کۆکەنەوە بیدەن بە خۆنەوەکانی خۆیان و بیدەوە خۆیانی پێدەوڵەمەند بکەن و میلەت فەقیرکەن میلە دەگە دوو مانگ سێ مانگیش مەعاشی نەدەی هیچ ناڵێ و دەنگ ناکە و ئەوانە فێری ئەوەی بوون دەنا تەجروبەی یەکجار زۆر هەیە کە هەر ئەو تا تەجروبەی گەورە ڕۆژاوایە تەجروبەی گەورە ڕۆژاوە بۆ ڕۆژاوە هەمومان خۆشمان دەوێت تۆ خۆشت دەوێت من خۆشم دەوێت دیکە خۆشی دەوێت تەنانە دێکی وەکو مەسعود بارزانی کە ئەو هەموو دوژمنایەتی ڕۆژاوای کرد دەستێ بە حزوریان ڕادەوەستێ و ئەوەشیان بۆ دەکا کوڕۆشیان بۆ دەکا بۆ چونکە پاکن چونکە گەندەڵی ئێستا ئەوانی نەگرتووە گەندەڵی لە ڕیشەی وای نەداوە ئەم پێم وابێت دەرمانی هەموو خۆڕاگریەک دەرمانی هەموو سەرکەوتنێک ئەوەیە کە سەرانی کورد لە هەر پارچەیەکی کوردستان بێت لە هەر پارچەیەکی حتا لەو دایرەی کە تو ئیشی تێدا دەکەی حتا لە دایرەیەکی بچووکی وەکو ئاسایی ئاسایش و هێزی ئەسکەریوانە مهم ئەوەیە کە گەندەڵی ڕووی تێنەکە کە گەندەڵی ڕووی هەر ماڵێک کرد گەندەڵی ڕوو دە و ماڵش کە ئەو ماڵە دەڕوخێ جا نەخوازە وڵاتێکی وەکو هەرێمی کوردستان بۆیە بە حەقداخەوە بەداخەوە دەبێ بڵم یەکێک لە نقطە باشەکانی کۆمار ئەوە بوو کە بەڕاستی مەسەن تۆگەعان بێنی ڕۆژنامەی کوردستان چاو لێ بکەی ئەوە تا ڕۆژنامەی کوردستان چاو لێ بکەیت لە زۆربەی ڕۆژەکاندا بە گەورەی دەنووسێ وەکو ئیعلام دەڵێ هەر کەس لە تومەنێک تا 1000 تومەن ڕشوە وەربگرێ بەرتیل وەربگرێ حکمی ئەدامە ئەمە پێشی بە گەندەڵی گرت بەڕاستی ئەمە ناتوانم لەگەڵ ئەو هەموو متالعەی کە کردومە بڵم گەندەڵیەکی ئەو تۆ کە جێگای شایانی باسکردن بێت لە کۆماری کوردستاندا هەبووە نەتەنیا گەندەڵی نەبوو دڵسۆزی هەبوو و ئەو ڕۆژ دەیتوانی هەرێمی کوردستان بەڕاستی هەر بە جلی شاخەوە هەر بە جلێکی کە شۆڕژگێری پێ دەڵێن ئێمە ئاوا بڵین ئیدامەیان دابە لەگەڵ میلەتەکەی خۆیان بە خاکی ژیابان بە خاکی ئەویان نەکرد عاشقی کراواتی گران و سەعاتی گران و چل و پچاکەت و پانتۆڵی گرانی 20,000 و 30,000 دلاری بوون و ئەو جارەکانە ئەنواعی سەیارەی گران کە ئەسەم پێویستیمە بۆینێ ئەو لەویەتی ئەو ڕۆی باشووری کوردستانیا هەر حکوومەتێک یا ڕۆژاوای کوردستان یا سپینی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو لەویەتەکە زۆرە دەتوانین دەیان ئەو لەویەت بژمێرین کە لە پێشدا ئەوانە بکەین لە پێشدا مەسەلەن خەڵک ئاسوودەکەین ئاسایشی خەڵکی تامین بکەین مەعاشی خەڵک تامین بکەین ینی زۆر خوێندنی خەڵک تامین بکەین پەروەردەی خەڵک تامین بکەین سەحە و سەلامەتی خەڵک تامین بکەین وەختێک ئێمە خەڵکمان ئاوا بەو دیدەوە چاودێ کرد ئەو کارانەمان بۆ کرد خەڵکیش عاشقمان دەبن خەڵکیش دڵسۆزیان دەبێت بۆ نیشتمانەکان ئێمە یەکەم وەزیفەمان ئەوەیە و دەبوو باشووری کوردستانەوە بکا کە نەیکرد دەبوو یەکەم شت عیشقی میلەت عیشقی هاوڵاتی بۆ نیشتمان بجێڕێتەوە.